یەکێتی بەباشی خۆی ڕێخستووە ناوماڵی خۆی ڕێخستووە یەکێتی ناو یەکێتی پاراستووە و لە هەموو بارەکاندا خۆی ڕێخستووە وەکو یەک تیم بۆ یەک لیست ئەو لیستەش لیستی ژمارە 162یان لە داهاتووە دەست بە بانگەشە دەکرێت و لە بواری میدیاییدا دیسانەوە یەکێتی خۆی ئامادە کردووە لێ پرساوێک دانراوە هەواڵ قادر عەزیزە ئەندامی مەکتەبی سیاسی کەسێکی بە ئەزموون سیاست مەدارێکی گەلەکەمانە بێگومان ئەمەش هەنگاوێکی دیکە کە لە بواری ڕاگەاندنیشدا یەکێتی خۆی ڕێخستووە و پەیامی یەکێتی لەم باگەشەیە پەیامێکی هێمنانەیە پەیامێکە کە گزارش لە یاسای هەڵبژاردن بکە و پەیامێکە کە گزارش لە پرۆسەی دیموکراسی بکە ئێمە زمانی زبر بەکار نهێنین بڕوامان بەوەیە کە لە دوای هەڵبژاردن دیسانەوە کورد دەبێ وەکو یەک تیم لە بەغدا بەرگری لە مافەکانی گەلی کورد بکە بەڵام ئەگەر هێرشش کراوە سەر ئێمە و کاتە ناچارین بەرگری لە خۆمان بکەین لە ڕووی داراییەوە لیژنەی باڵا ئامادەکاری لەو بارەدا کردووە و ئەو دارەیە کە دەخرێتە خزمەت پرۆسەی بانگەشەوە بە شێوازێکی دادپەروەرانە دەبێت بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە خەرجیەکانی کاندیدەکان و لە هەمان کاتیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سنووری پارێزگاکان و سنووری ماڵبەندەکان لیژنەی باڵا بۆ ئەو سنوورەنەش پێکهێنراون.